گەرانتی لە مەسیحدایە. بە درێژایی گەشتە ڕوحیەکەمان لەلایەن خودا خۆیەوە گەرانتی کراوین کە ڕۆژێک دەگەینە شوێنی ئەبەدی خۆمان بێ گوێدانە دڵنیاییەکانی ژیان لەسەر ئەم زەویە. لەم بنەمایەدا لێکۆڵینەوە لە ئەزموونی پۆلس دەکەین لەسەر کەشتیەکەدا. کەشتیەکە تێک دەشکێت بەڵام پۆلس ڕزگاری دەبێت. ئەم ئەزموونە بۆ لیکچواندێک بەکاردەهێنێت. ڕووداوێک بەکاردەهێنین بۆ ئەوەی بنەمایەکی ڕوحی لێوە دەربهێنین کە پێویستە بێت بە گەشتەی ژیانمانەوە، پێویستە بێت بە ژیانی لەسەر ئەم زەویە. دوای ئەوەی پۆلس داوای کرد کێشەکەی بۆ قەیسەر بەرز بکرێتەوە، پۆلس لەگەڵ هەندێک زیندانی کراوی دیکە دەخرێنەوە نێو کەشتیەکەوە. بەڕێزەوە مامەڵەی لەگەڵدا دەکرا چونکە پاسەوانێکی ڕۆمانی لێبوو بە ناوی یۆلیۆس. ڕێزێکی زۆری لە پۆلس دەگرت و ئازادیەکی زۆری پێبەخشی بوو. قەیسەریەیان بەجێهێشت و لە کۆتاییدا گەیشتنە بەندەری باشەکان لە دۆرگەی کریت. با ئەمە لەسەر نەخشەکە ببینین. لە قەیسەریەوە چوونە سەیدا و بەکەنار دیارەکاندا ڕۆیشتن تا گەیشتنە بەندەری باشەکان. لە دۆرگەی کریت کاتێک گەیشتنە دەروازەی بەندەری باشەکان. لەبارەی ڕووداوەکانی ئەوێ کتێبی کردار بەشی 27 ئایەتی 9 دەخوێنینەوە. لە دوای تێپەڕینی ماوەیەکی زۆر گەشتی دیاری ترسناک بوو چونکە ڕۆژی کەفارەت بەسەرچوو بوو. هەر بۆیە پۆلس ئاگاداری کردنەوەی و بۆ پێی گوتن: کوڕینە، دەبینم گەشتەکە بە تێکشکان و زیانێکی گەورە دەبێت، نەک تەنها بۆ گەشتی و بارەکەی بەڵکو بۆ ژیانیشمان. ئەوەی پۆلس دەیەوێت لەسەر بنەمای زانیاریەی گشتیەکانی خۆیەوە دەیوت. کەشتیوانی لەم کاتانەی ساڵدا لە ڕادبەدەر مەترسیدارە. پۆلس دەڵێت: ئێوە هەمووتان دەزانم لەم کاتەدا کەشتیوانی مەترسیاریدا و بەپێی ئەو ئەزموونە چەندین ساڵە لە کەهاتنەی پێشبینی کارەسات دەکەن، بەڵام سەرپەلەکە لایەنگیری کەشتیوان و خاوەنکەی دەکرد، نەک قسەی پۆلس، لەبەر ئەوەی بەندەرەکە بۆ سەربردنی زستان باش نەبوو، بۆیە زۆربەیان بڕیاریاندا ئەوەیش بەجێبهێڵن بە هیوای ئەوەی بگەنە فینکس تاکو زستانی تێدا بەسەر ببەن، کە بەندەرێکی کریت بوو ڕووە باشووری ڕۆژهەڵات و باکووری ڕۆژاوە. ئامانجیان ئەوە بوو بگەنە فینکس تا بتوانن لەوێ زستان بەسەر بەرن، بەڵام نەیانتوانی بگەنە فینکس. هەر هێندە لە بەندەری باشەکان بە گەشتیەکانیان بەڕێکەوتن. تۆفانێک هەڵی کرد و بەرەو ناوەڕاستی دەریاکە بردیانی. بۆیە چەند هەفتەیەک لە ناوەڕاستی دەریادا مانەوە و تووشی چەندەها زریانی ترسناک بوون. ئەوان لە مردن دەترسان چونکە کەشتیەکە خەریک بوو بە تەواوی تێک بشکێت. بەڵام دەستی وەردانێکی موعجیزەیی ڕوویدا و گەیشتنە ماڵتا. هەموو ئەوانەی لە کەشتیەکەدا ببوون ڕزگاریان بوو. کەس بێسەرۆشین نەبوو. ئەمەش موعجیزەیەکی بوو. لە نەخشەکەوە دەبینین کە پۆلس کاتێک ماڵتای بەجێهێشت دوجار بە سەلامەتی دەگاتە ڕۆما. و لێرەدا کۆتایی بەو ڕوودانەوە دێن کە لە کتێبی کرداردا تۆمار کراون. لێرەشدا خاڵێک بەدی دەکەین کە پێویستە بەو بنەمایە کە ئەمڕۆ لێکۆڵینەوە لەسەر دەکەین کە بریتیە لە گەرانتی لە مەسیحدایە. بە درێژایی گەشتە ڕوحیەکەمان لەلایەن خودا خۆیەوە گەرانتی کراوین کە ڕۆژێک دەگەینە شوێنی ئەبەدی خۆمان بێ گوێدانە دڵنیاکانی ژیان لەسەر ئەم زەویە. شتێک لە گەشتە واقیعی ڕوحیەکەی پۆلسدا ڕوو دەدات. با ئەوەمان لەبیر نەچێت کە پۆلس هەڵگری پەیامی خودا بوو کاتێک لە ئۆرشەلیم بوو. خودا پێی وتبوو کە دەرفەتی دەبێت وشایەتی خودا بێت لە ڕۆما. ئەوەتان لەبیرە کتێبی کردار 23:11 بۆ شەوی پاشتر مەسیحی خاوەنشکۆ
لە لای پۆلیس ڕاوەستا و فەرمووی: ورد بەرز بێت، وەک لە ئۆرشەلیم شایەتیت بۆ مندا، دەبێت لە ڕۆماش ئاوا شایەتی بدەیت. ئەمە بە بیری پۆلیسدا هات کاتێک تووشی مەترسی بووە لە ئۆرشەلیم. ئەو دڵنیا بوو خودا دەیگەنێتە ڕۆما. دەکرا پۆلیس گومانی بکردایە کاتێک لە نێوەندی تۆفەکاندا بوو. دەکرا ئەو دڵنیاییە لە یاد بکردایە کە ئەو هەر دەگاتە ڕۆما. ئەگەر گومانی بکردایە ئاسایی بوو و ئێمەش لە هۆکارەکەی تێدەگەیشتین. هەموو شتەکانی دەوروبەری بە ناویەکدا چوو بوون و تۆفانێک لە ئارادا بوو. گەر بەردەوام بوایە لە ناو دەچوو و لەگەڵ ئەوانیش کە لەگەڵیدا بوون. بەڵام سەرنج بدەن چی ڕوودەدا. ئایەتەکانی 20 بە دوای بخوێنەوە و بە بۆنیەوە لوقا ئەم ڕووداوانە دەگرێتەوە. لوقا خودی خۆشی لەگەڵیاندا بووە. لوقا لەگەڵ پۆلیسدا بووە لەوێ. ماوەیەکی درێژ نەخۆرمان بینی و نەئەستێرە، هەتا دەهاتە ڕەشەباکە بەهێزتر بوو. لە کۆتاییدا هەموو هێوایەکەی ڕزگار بوونمان برا. کاتێک ماوەیەکی زۆر بوو نانیان نەخواردبوو. پۆلیس لە ناوەڕاستیان ڕاوەستا و گوتی: کوڕینە، دەبوایە گوێتان لە من بگرتایە و گرێتان بەجێ نەهێشتووە. ئەوسا لەم تێکشکان و زیانە دوور دەبوون. ئێستاش لێتان دەپارمەوە و ڕە بەرنەدەن. کەستان ژیانی لەدەست نادات، تەنها کەشێک تێک دەشکێت. پۆلیس ئەم شتەی چۆن دەزانی؟ چونکە خودا ڕاستەوخۆی پێی ڕاگەیاندبوو. چونکە ئەم شەو فریشتە ئەو خودایەوە من هی ئەوم و دەیپەرستم. هاتە لام گوتی: پۆلیس مەترسە، دەبێت تۆ لە بەردەم قەیسەر ڕاوەستێت. خودا دووبارە ئەو قسەی پێی دەڵێتەوە کە لە ئۆرشەلیم پێی وتبوو. بەردەوام دەبێت و خودا ژیانی هەموو ئەوانەی دەداتێ کە لەگەڵت گەشە دەکەن. دەتوانین ئەمە وەک ڕنگدانەوەیەکی جوان ژیانی ڕوحیمان ببینین. لەوانەی گومان دام بکرێت. لەوانەیە کاتی وەها هەبێت گومان بکەین. بە دڵنیاییەوە هەر یەکێک لە ئێمە کاتی وەها هەبووە گومان کردبێت. بەڵام با لەبیرمان بێت کە خودا هەرگیز هیچ یەکێک بە بەڵێنەوە ئەبەدیەکانی خۆی ناشکێنێت. ئەم بەڵێنانە بۆ ئێمە نووسراون، بۆ ئەوەی ئەگەر گەرەنتی ژیانێکی درێژیشمان پێ نەدرا لەسەر ئەم زەویە، بەڵام خۆ گەرەنتی ژیانێکی ئەبەدیمان پێدراوە. چونکە دڵنیام نەمردن و نەژیان، نە فریشتەکان و نە سەرۆکەکان، نە شتەکانی ئێستا و نە شتەکانی داهاتوو، نە هێزەکان، نە بەرزی و نە قوڵی، نە بێهێدێنرا و دیکە دەتوانێت لە خۆشەویستی خودا جیامان بکاتەوە کە لە ڕێگای عیسای مەسیح خاوەنشکۆمانەوە بۆمان دێت. ئەمە بەڵێنیەکەی لە بەڵێنەی هەر جوانەکانی کتێبی پیرۆز. پرسیار بۆ تەفکیرکردن و جێبەجێکردن. چ شتێک باشە بکەین کاتێک گومانمان لە بەڵێنەکانی خودا دەکەین؟ سەبارەت بە ڕزگاری ئەبەدیەیمان لە ژیانی پۆلیسدا ئەوەمان بەدی کرد کە ڕەنگە گومانی هەبوو بێت لەوەی خودا بەڵێنەکەی خۆی بەدی بهێنێت و ڕزگاری بێت و بگاتە ڕۆما. ڕەنگە دیوە مرۆییەکە لەو کاتاندا کاری تێکردبێت، بەڵام خودا لە ناوجەرگەی ئەی ڕووداواندا دڵنیایی پێدایەوە. دەتوانین ئەم بابەتە ڕوحیە لەسەر خۆمان تەطبیق بکەین. پێویستە بزانین گومانکردن گوناهە و توانە. لەگەڵ ئەوەشدا گومان دەکەین ئەمە سروشتیە. ڕەنگە گومانکردن هەڵبگرێتەوە و گوناهیشی لێ ببێت بە بکەیتەوە. بەڵام ئەوەی گرنگە ئەوەیە کاتێک گومان دەکەین گومانەکەمان بڕەوێنەوە لە ڕێگەی یەزدانەوە. بێڕەوێنەوە لە ڕێگەی کتێبی پیرۆزەوە بابەتێکی گرنگی دیکەش هەیە دەبێت بیزانین. گومانەکانمان لای باوەڕدارە پێگەیشتووەکان باس بکەین، بەڵکو بتوانن هاوکاریمان بکەن، دڵنیاییمان پێ بدەن. لەبەر ئەمە ئێمە پێویستمان بە جەستەی مەسیحە، پێویستمان بە یەکترە. کەسێک ژیاننامەی باوەڕدارە گەورەکانی خوێندبێتەوە دەزانێت
کە زۆربەیان بەنێو ماوەیەکی لە گومان و تاریکیدا تێپەڕین. لە ناوجەرگەی ئەو گومانانەی بەڵکینەکانی خودا دەبینین کە ژیانمان ڕووناک دەکەنەوە. خودا پشتگوێمان ناخات و بەجێمان ناهێڵێت. ئەم دیمەنەی بەردەممان کەشتی پۆلسدا لە دیاردا وەک گەشتەی ڕوحیەکەی ئێمە وایە، هەر وەک چۆن کەشتیەکەی لە ناوەڕاستی تۆفانەکەدا بەڵەقەژایی دەکرد. ژیانمان هەندێک جار لە ناوەڕاستی گومانێکدا بەڵەقاژی دەکات، بەڵام دەنگی یەزدان لە ناوەڕاستی تۆفەکانەوە دێت، دڵنیامان دەکاتەوە، پێشتیوانمان دەکات، هەر وەک چۆن پۆلس و ئەوانی لەگەڵیدا بوون ڕزگاریان بوو. من و تۆش ڕزگارمان هەیە و گەرەنتیمان هەیە و خودا بەڵێنی پێداوین. گەرەنتیەکی لە خاتی مەسیحەوە پەنای بۆ دەبەین و باوەڕمان پێ هەیە و دڵسۆزی خۆمان بۆ ڕادەگەینین. بەم ڕێگەیە ژیانی ئەبەدی بەدەست دەهێنین.